ئەفدەمە و هەمی دەمێن هەوا بخێر و خۆشی بیتم بینەرێن هێژا خۆشتوی بینەرێن بەرنامێ دەربڕین لە هەرێما کوردستانê سەرەڕای هەبوونا سیستەمەکێ باشیە هاتنوچوونێ لێگەلێک جاران شۆفێران خۆشی ڕێنمایان هاتنوچوونێ دیر تێخەن و پێگیر نابن ئەڤەژی دەبیتە ئەگەرەوێ چەندێک و ڕیدانێن دڵتەزین ڕووی بدەن بۆ پتر ڕاوەستیان لەسەر ئەvێ بابەتێ دگەلمەدا بنداک و پتر بزانین هەتا چڕات دەی شۆفێر پابەندن بڕێنمایان هاتنوچوونێ. ئەبدیتناتە ئایا شۆفێر پابەندم بڕێنمایان هاتنوچوونێیان نە؟ بڕاستی کاتێک یاسا بۆ هەر شتێکدا ئاەرێکە تۆ پاپەنی پێوە ئەوە لەو وارد هەم ئیسفادێ بە خۆتێ هەم ڕێز لە خۆ گرتووە بە جێبەجێکردنی ئەو یاسایە هەمیش ڕێز لە کەسانی تر گرتووە. بەڕاستی ئەگەر ببینین شوفێرەکانمان بەگشتی لە کوردستاندا ئەتوانین بڵین پابەرنینە هەشیانە ڕێگە ڕێزم بۆ هەندێکشان بابەندن بە ڕێنماکانی هاتو چۆ بەڵام بە شێوەی گشتی شوفێرەکانمان تا ئێستا نەگەشتن ئەو ئاستەی کە پابند بە یاساکانی هاتوچەوە. ئەگەر چێک و هەتا ئێستا پابند نەبووینە بڕێنمایان هاتنوچوونێ ئەگەرەکەی ڕەنگە بۆ ئەو بێت کە زانیە ڕێنمای چیوان پێ نەگەیشتووە لەلایەنی ینی حەقا کەسێکە ینی گوناحا کەسێک ڕێ پێ بێ شوفێری بکات تاکو ئیجازە سیارەی پێ نەدرێت. ئەبینین ئێستا لەو زادەی بڕۆ بپرسە ڕەنگە زۆریان ئیجازەی شوفێریان نەبێت و هەروەها لایەنێکی تر کە ئەوەیە کە ڕێنماییان پێ نەگەیشتووە جا نازانم چێ پێویستە ئەو ڕێنماییان پێ بدات کە پابەند بن ئەوە نازانم. دیتنە تەمولە تا شۆفێری بە ئاسانی هێتە وەلگرتنیان نە؟ بەڵێ بێگومان ئەتوانڵم زۆر بە ئاسانیش زیاتر بەداخەوە واستەی تێکەوتوە لە سەرجەم کایەکانی کۆمەڵەکەمان ئەبینین بەیەک تەلەفۆن هەیە ئیجازەی دەرێنەوە یەک تەلەفۆن ئیجازیان بۆ بڕێک دانانی بڕێک پارە ئیجازەی دەرێنەوە بێ ئەوەی بچێت پرۆسەکە ببینێت چۆن دەرێنن بەڵێ ئەوەش بوویتە ئاستانک لە بەردەم بەر چەند تاسیر لە وڵاتیان دەکەت لە گیانێوان دەکەن بێگومان یاسا بۆچی دەئانرێت بێگومان لەو پاراستنی ژانی من و ژانی کەسانیتر و ژانی ئەو شۆفێرەشە کە ئێمە پابەنەوەین بە یاساکانی هاتوچەوە ئەو کاتە ئەبینین هەم زیانی مادی بەرخۆمانەکەوێت هەم زیانی جادی بەرخۆمانەکەوێت و بۆ کەسانی تریش ڕاستە ئێمە گەر یاسامان جێبەجێ نەکرد یاسا بۆ ڕەخستنی ژیانە جا هەلێکایەکەوە کە جێباجێمان نەکرد بێگومان زەرە بە کۆمەڵگە بەگشتی ئەگەیەنێت. دیتناتە شۆفێر پابەندم بڕێنمایان هاتنوچوونێیان نە؟ هەموو بەگشتینە بەڵێ ئافرەتەکان زیاتر باشترن لە پیاوەکان ئەوان بە سەبر و تحاملترن ئافرەت پیاوەکان زۆر سەریان بەڕاستی خەڵکەش لە کاتی پەڕۆنەوەشتیوە یعنی بەجێرەی پابەندی ڕێنمایەکانینە بۆ هۆ سەریع دەبن وەکی بوو پابەند نابن یعنی فکر لە گیانی وڵاتیان ناکەن وەڵاهی بجەم نازانم خەڵکە لەوە سەریعە بەخواتە چەندم بەخۆم دیتم لە کۆرانی خۆمە زادەی دەمەتری کابرا لە منداری لێ باوەڕکەنیە هەمدارێک لول دا ناو سیارە یعنی هەر لە بن سیارەی لولدەیە یعنی لە کۆرانش کابرا دەتانی پێویستەکەەوە سەریع بڕۆ ها تۆ شۆفێری چاوە تۆ پابەندی یان نا بەس بە سەراحەت وەڵام من پابەندم بەس زاربەر سەریعم بەس لە هەموو کاتەشینە وەختی تۆ سەریع بوویتە فکر لە خەڵکی نەکردە زۆر سەریع ناڕۆم بەس بۆ خۆم چووکە چەند جارێک عادسم بە ساعتی وەرگەڕایمە لە بەندێ عاقل بوومە بەڵێ بەێ وەڵا بەس لە خۆم لە کەس نەدا زیان بە کەس نەگەیاندە بەس زیانی بۆ خۆم هەبووە. دیتناتە شۆفێر پابەندم بڕێنمان هاتنوچوونێیان نە؟ خۆی شوفێر بخۆش خۆی شوفێری فەنە لە فەنەکەش گا شوفێر گەر
ینی پابند نەبی لە ڕێگەی هات سۆدات خۆسەری خۆی و سەر و هاوڵاتیان لە قڕێ ڕاکە دەبینی تۆ لە کاتی سەریعیدا لە 120 ڕۆ تەلەفۆنی بۆ لە دەکسەر تەلەفۆنەکە دەگری و جوابی تەلەفۆنەکە داتەوە ئێ تۆ نابێت بەخۆی بە قانونی نابی ناو سیارەدانشی ئەتو جوابی تەلەفۆن دەیەوە یعنی دەبینی جێکە ئەوەی نییە کە لێی بڕوا ئەو خۆی تێواسبی ماڵی دوو ینی دوو سیاران شوێرانەکە ماڵی خۆ شوێرانەکە خۆی پابند بوون ئەساس نییە ینی بە 105 پابند نییە لە 105 ئەگەر چێ ینی پابند نینن هەندێک کەسان دەبینی موبایلا خۆدی دەستدەندێ موبایلێ ئاخەڤەن و سیارێ لێ دەخۆڕن ینی ئەگەر چیە و پابند نابن بێ یاسایی آخر زەنی خۆی شەرت نیە بس ئیلا موبایل کابرا هێز بەسەر خۆشی سیارێ داژوە يعني شتنا إلا بموبايل زلام هي بصير خوشي زلام هي إهمالة يعني هالخو بقدر يعني حقيقة لسه لك كمشكلة دستقوم يعني مشكلة دستقومي أو خو بقدر يعني هشبها بنده وزور برك زور محترم إن شاء دیتنا تا شوفێرن ژن پابندترن بڕێن ماین هاتنۆ چونە یانجی زەڵام يا زلام زلام بو أوي أفرد توزك أتسي تكون بخوم زلام بخوم سهل من هذا زاني يعني أفرد كتوز بويسوي بو سهل بولايسوي أفردك اللي دست دروا يعني خوش بينا قرأتو ناس زلام بياو بابنت زيادة لا أفردي كام سريع ترى والله بياو أري والله دیتنا تا شوفێر پابند دەبڕێن ماین هاتنۆ چونە یاننا خوا ئێستا زۆربیان لە سەتا شێستی ڕێمایی جێبەجێ دەکە بەس زۆربیان نە لە بۆ نمونە ئێستا هەندێک شوفێر هەیە یەک لە بۆ نمونانە دوێنێ بۆ خۆم ماتۆڕم پێبوو لێم دەخوڕی سیارێک بەجی لێدا تەماشە پشتەوەی نەدەکرد کە بەگ لێدا لێمیدا ئەگەر ئەوەی خۆی تەکسیزی بداتە سەر سیارە لێخوڕنێ بە ئاسانی دەردەچی بەس هەیە مخالف لێدا هەیە لە شۆستەکان دەداتن ئەوی باغایە نازانی کە ئاسم بی ناوێری لە بەوەی سیارەکەی خۆی خراپ دەبێت بەس ئەگەر باغەبی لێدا گوێ نیە دەڕوا دەشێنێ بۆ خۆم ماتۆڕشمێ و سیارشمێ چوار ئینجازەمەیە ئینجازی سایقی ماتۆڕ و خصوصی و عمومی و دۆلیم هەیە این ماتۆری مەسەلەی ماتۆری تەماشا دەکەی ماتۆر ئێستا حکوومەت هاتوچۆ ئیجازە دەداتێ دەرێ بڕۆ ماتۆرشت ڕقم کە ڕقم دەکەی دوایە دەبینی ماتۆر لێ دەگرن ئیجازەشیان دێ هەموو شتێش ڕمایەتەوە لێت دەسێنن هەلۆ گۆڕێ بەهانەت پێ دەگرن زۆربەیەوە ماتۆرێت هاژون پابندینم بڕێن ماین هاتنۆ چنەوەکی دەهێتە دیارکردن ئەگەر چییە ینی خەرەوەی زۆربەی هەیە هەندێکیان هەیە بە ئیشی چاک ناڕوە بە ئیشی خراپ دەڕوە ئەوانی تریان هەیە لێ دەخورێ بۆ کاسبی پێدەستە بازار و پێ دێتەوە ئەوی تریان دەچ هەندێک کەسێ عاش ئازری خۆڕایەتی پێ دەکە ئەزا دزی پێ دەکە ئەستا یەک لێرە سەید محەممەدەکە بوو بە ماتۆری دزی لێگەشت هەم خراپیشی پێ دەکرد هەم چاکەشی پێ دەکرێت بەس حکومەت دەبێت چاو لە چاکەکەی بکە بەس نەک چاو لە خراپەکەی بکە دیتناتەم وەلگرتنە مولە تا شوفێری ئاسانە یاننا بەخوا ئێستا بڕێک قورسە بۆ هاوڵاتی بەس ئەگەر دەبی یەکەمین جار پێش ئەوە نا ئێستا واسەکاری تێدا نیە جاران واسی تێدا بەس ئێستا نە ژنان زیاتر پابندن بەڕێنمەکانی هاتوچۆوە یعنی ئەگەر چیە زەڵام پابند نینن زیاتر وڵی پیاوان بە خۆ دەزانی زیاتر ئەساسی غرور و عەسەبانیەت و لە خۆڕازی بوون دەکەن زیاتر تا ئافرەت خۆیان بە شتێک دەن دڵێمە پیاوینی مەسەلەن زۆر گوێ نادەنە زۆر شتان نسبەت بە ئافرەتەن زیاتر پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆن فکر لە ژیانە خۆ ناکەن ژیانە وڵاتیان بەرامبەری خۆ ناکەن وڵی دەکەوێتەوە سەر شخصەتی ئەو ئینسانە ئەگەر ئەساسی مەسئولێت بکە زانێ ژن و منداڵی هەیە و کەسوکاری هەیە و احترام بۆ ئەوەی بەرامبەری خۆی دابنی هیچ بەخت نابێت مەسەلەن سەرپێچی هاتوچۆ بکاتن ئەویش دەبێت فکر بکاتەوە جوانترین یاسا لە هەموو وڵاتانی دنیادا جوانترین یاسای هاتوچۆیە تەوای لە بەرژەوەندی هاوڵاتیاندایە سیستەمی هاتنۆ چۆنێل کوردستانی چاوت بینی وڵاستمەتی زۆر پێشکەوتووە ئێستاکە زۆر
توندیان گرتووە سیستمەکە زۆر سیستمەکی جوان و ڕێکوپێکە ینی ڕۆتین و گەندەڵی و ئەوانێ تێدا نییە وەلگرتنە مولەتە شۆفێری ئێستادا ئاسان بۆ یانجی بزەحمەتە وڵا زۆر زەحمەتە زۆر ئێستا گەرچیان نەماوە وڵای لە بەرەوەی چەند ڕێنەمایەکیان دەرکردووە بەپێ ئەو ڕێنەمایانە دەبێت تۆ هەڵس و کەوتی لەگەڵ بکەی و پرسیار و وڵامدانەوە و ئەی لێخوڕنی تا نازم نەوە سعاتە چەندێ لە نێو شاردا و ڕێگا و بانەکان دەبێت زۆر سەخت بۆ ئێستا نسبەت ئەوە بەرژەوەندی هاوڵاتیاندا بەتاکی لە بەرزەوەند هاتوون زیاتر شارەزا دەبێ زیاتر وا دەکات پابند بێ بەڕێنەمەکانی هاتووە ئەگەر پێوە ماندوو بێ ئەو دەم قەدری دەزانێ دانگەوەی هەستی بچی کابرا لە شارەکانی دیکە کە بیستمانە لە بەغدا بە $300 $350 بە یەک ڕۆژ دەچێت وەری دەگرێت زۆر کەس دەناسم وەری گرتووە تۆکە پۆلیسی هاتنۆ چۆنێت تو بینی هەتا چرا دای شۆفێر پابندن بڕێنمایان هاتنۆ چۆنێ بەڵێ زۆر سپاس بەخێر بێن سەرەتا سپاس بەوە دەرفەتە ئێمە بەگشتی وەکو کارمەندانی هاتوچۆ لە ئەرکەکانی ڕۆژانەی خۆمان لە شەقامەکان خزمەت بە هاوڵاتیان و هاونیشتیمانیانی خۆمان دەکەین دەربارەی ئەوەی پابندبوونی شوفێران یا پابند نەبوونیان بەڕێژەیەکی بەرچاو لەگەڵمانن هاوکارمانن بەڵام هێشتا چاومان لێ زیاتر هاوکارمان بن و ئەمەش بەردەوام ڕێنماییان پێدەدەین و ئیجراعاتیش وەردەگرین ئەوەی لەسەر ئێمە بێ بەڕێک و پێچی بە دڵسۆزی بەبێ ماندووبوون لە خزمەت هاونیشتیمانیانی خۆماندان ڕۆژانە لە شەقامەکانی ناوشار شۆفێرە ژن پابندترە برێنمایان هاتنۆ چۆنە یانژی زەڵام بە شێوەیەکی گشتی ئافرەتەکان زیاتر پابندن ئەگەر نەبتە لایەنگیری دەمەوێت قسەچی بکەم ئافرەت خۆی جۆرەکە لە نەرمونیانی حەز بە سوڕعی زیاد ناکە حەز بە مخالفە ناکە یعنی بە شێوەیەکی گشتی ئافرەتەکان زیاتر پابندن بەڵێ تۆ وەکو پۆلیسێکی هاتنۆ چۆنێ چاوت بینی شۆفێران پابندم بڕێنمان هاتنۆ چۆنێ یاننا پێشەچی بێخان تەلەڤیزیۆن بەڕێزەکەتان دەکەم زۆر بەخێربێن سەرچاو سەبارەت بە شوفێران بەعزێکیان زۆر یعنی بە جدی شەکانی مە جێڕایەن و بەعزێکیان کەم تەرخە من سەبارەت بە یاساکانیمە و دەگەرتەوە سەر شخصەتی خۆیان زۆری بەیان لە هەمان کات پابند و بەعزێکیان پابندینە ئەوێن پابندینن ئەگەر چێک و پابند نابن زیاتر لە شوێنی قەدەغە ڕادەوەستن یان دەبێت دو سایت بەجێ دێلن ئەوش دەبێتە هۆی قەڵەباڵغی لە بۆمە دەبێتە ناخۆشی بەسەبار نزانن لێرە نابیت ڕاوەستن بۆچی ڕادەوەستن هەموو شوێنەکان ئەو شوێنانێکە کە مەمنوعی ڕاوەستانە دیارە ئەوەی پێهێمای لەیە دەبینی هەستی پێ ناکەیان نایبینیتن یان هەر بەخۆی سایقمانی حەزی لەسەر پێچە ئەو بەعزە زۆرشمان هەیە دەمیدا غەرامە نایێتە غەرامەکردن بەڵێ بێگومانم غەرامەی خۆمان دەکەین ڕۆژانە بەبێ ئەوە زۆربەی جارەکان دەبیتە مناقشەمان لەگەر یەکدی بەس وا دەکەن کە تێ بگەنی برێن کاکە ئەوە غەڵەتەکەی تۆ ئەوەش بازەکەتەوە ئەوەش سزایەکەیە دیچنا تا شۆفێرە ژن پابندترم بڕێنمان هاتنۆ چۆنێ یانژی زەڵام بەخوای بەنسبەت لە کنەمە هیچ فەرقینی ئەگەر ئافرەت بێ ئەگە زرامی مهم ئەوەیە جێڕایل و قانونەکەی بەخۆی نابیتە قیاس بەڵام لەوانش رازینە و لەوانش رازینە ینی ئەوانشی باشیان تێدایە و لە زەلامیش باشی تێدایە ئێستا چرا دەیت و پابندی بڕێنمایان هاتنۆ چۆنێ وڵی بەتەوای شاڵە پابندم بەڵێ یعنی تو دەبی بە پێی شارعی بڕۆی شار هەندە جێ سەریعی دەوێ هەندە جێ وەسەڵی دەوێ هەندە جێ هێدی دەوێ ئەتو دەبی بەبێ کە زادە چۆل بوو دەبی بزانی چەندە ئۆندی بڕۆی نەک ناوەندی زادەی کە بڕۆی و زادەی بگری و هێدیێتی بڕۆی ئەو شێستی دەوێت تو دە بڕۆی 20 بڕۆی 30 بڕۆی تۆ وەکو شۆفێرێک ڕازیژە سیستەمی هاتنۆ چۆنە لە کوردستانی بەخوای باشە تا زۆر حەدەکی باشە ئارێ وەڵە هەندێک دەبینین قایشێ ناگرێدەن یانژی لە جهێک خەڵێک ڕادەوەستنەوە چەند تەسیر لە وڵاتیان دەکەتن تەسیر قایش گرێدان سەلامەتی خۆیتی لەبەرەوەی تو خوانەکە دەحمەکە لێگرا سیارەکە کە لێ دەدەی ئەتو ئەو هادەی و دەچی دەبی کە تو قاشت بەستا زیاتر ناتانی بڕۆی
دوێت بەس سایە قایشە گرێدەتیانژە ئەو نەفرێ دەگەل تەسیار بەخۆی دەبی ئەویش گرێ بداتن بەڵام زۆر کەسێ دەرێ من گرێ نادەم خۆن یعنی هەنە نەفەر دەگەل تەسیار بووینەتە گوتیاوان قایشە گرێدا دەبێژن قایش دەرێ من گرێ نادەم کاک باشە بوو سەلامەتیاوانە نابژێوان سەلامەتیاوە باشترە کەیف خۆمە نییە چ بێژنێ یعنی ئەندەکەیە احتیمالە زۆر هەیە نەفەر من هینایتمە خوارش کاتی مەمنوع بوو کە دەبا سایقیش بەستی و سەکنەکەش دەیگۆ من نابەستن دە گۆرە خوارە من و غەرامەی بدەم 6,000 بدە سیستەمی هاتنە چۆنێت و چاوت بینی لە هەرێما کوردستان والله باشە الحەمدولله زۆر باشە خراپ نینە ینی شۆفێر پابندم بڕێن ماین هاتنە چۆنێ بەخوای تقریبن بۆ دەبێژی تقریبا والله زۆرش باش نا ینی زۆریان پابند نینە بە مانیکی مروری ئەگەر چێک و پابند نینن بڕێن ماین هاتنە چۆنێ والله سریعی خوانە بقانونیە ینی قانون ڕعایەت ناکەن دیتە ناتە شۆفێر پابندم بڕێن ماهانە هاتنە چۆنەیاننا واللهی خۆم لێرە نیمە شکیڤێ لە وڵاتی مەغریبم بەڵام لەوێ ینی ئەو سیستەمەی لەوێ هەیە بەڕاستی ئێستا لە نازان ماوەکی دوور درێژە لێرە نیمە بەس لەوێن دەر سیستەمی خۆیان هەیە تایبەت بە هاتوچۆ ینی چ جیاوازی هەیەت نابینە سیستەمی کوردستانی و سیستەمی وڵاتی ماغرب واللهی سیستەمی وان ئەوروپیە خۆیان خۆت دەزان ینی وڵاتێک نزیکن لە ئەوروپا خاصن ئیسپانیا لەسەر نیزامی ئەوروپیە سیستەمی ئەوان یعنی هیچ جیاوازی نییە لەگەڵ سیستەمی ئەوروپا باشرەیە کوردستانیانی وێرە بەخوا ینی بۆ باشی و خراپی ینی سیستەمی ئەوروپی خۆ دەزانی نظامەکی دقیقیان هەیە ینی ناتوانین مەسەن کە سیارە لێرە دەوەستی علامەت دانراوە مەمنوع وەستان لێرە مەسەن ڕاوەدەستی گوێ ناداتێ بەس لەوێ ئەو شتە نییە لێرە علامەتی فیا ینی نابیت لێرە بۆستی بەس هەر دبینین لێرە ڕاوەستانە بەڵێ ینی معنەی وایە کەس پابەت نییە بە ڕێنمایەکانی هاتوچۆ چەند تاسیر یعنی لە هاوڵاتیان دکەتن لە سیستەمی دکەتن ناوباژێری چەند تەسیر لێ دکەتن تاوان تاسیر زۆر دەکە ئێستا گەر ملا حەزە بکەی لەوانەی پاش ساعاتێکی کێرە قەڵەباڵغێکی زۆر دروست دەبی یعنی معنەی وایە ڕێگە نابی سەنە ئەو سیارە لا حەزە دەکەی دەبتە 3-4 ساید مەجای وەی نابی سیارە هاتوچوی بکە و بە تەواوی خەڵکیژیان بە ئاساییە هاتوچوی بکە سیارە لەو بەرڕاوەدەستی لەو بەرڕاوەدەستی قەڵەباڵغێکی ینی ئەگەر غەرامەژی بدەن بەڵام هەر ڕاتدەوەستن لێرە چ بهێتە کرم یعنی داکو بەردەوام نەبن لەسەر ئەو سەرپێچیانە واللهی ئەوجا خۆی ئێستاکە بەنسبەت نازام ئەوانەی کە ئەو غەرامەیان شتی کە و عقوباتی شتیکیان کە داناوە ئەو مخالەفاتانە نازام چۆن چۆنیە بەڵام دەبی توندی بکە یعنی هەندێک عقوبات هەیە تون بکە لە پێناوی یان ئەوەتە جێگایەک تەرخانکەن زەرن کە دێتە ناو بازار سیارە ناتوانێت لە جێگەکی دوور بیوەستێنی کە و ئیشەکی هەبی لێرە جێگایەک تەرخانکەن لە بۆ خەڵکی و کە سیارەکانە لێ بوەستێن باشە دیتنا تا پۆلیسین هاتنە چۆنێت تونینن دەگەل وڵاتیان بۆیە یعنی ئەو وڵاتیانە سیارە خۆ لێرە ڕادەوەستین شوێنێک بینی فیەک دانایە علامەتێک فی نابیت لێرە ڕاوەستن والله ئەوجا ئەوەش خۆی دەمێتەوە سەر ئەو مەفارزانی مرۆر کە لە سەر ڕێگاینە لە سەر ڕێگان مەسەلەن ئەوانی کە ئایدی ناو بازارن ئاگاداریان بکەنەوە یانیژەوەتە لە مەسەلە گەجارێک دوو جار بۆیان بنووسن غەرامە لەسەر جامەکەی لۆی دانی وابزانام جارێککە دووباری ناکاتەوە شتە سیستەمی هاتنە چۆنێ چاوت بینی لە هەرێما کوردستانێ ئەگەر بتەوێت لەسەر سیستەمی هاتوچۆ قسە بکەی دەبێ لە سەرەتادا بگەڕێەوە بۆ ئەو سیستەمی کە دانراوە کە مۆڵە دەدرێت بە شوفێر یعنی لەسەر چه ئەساسێک چۆنی دەدرێتێ ئەینجا تۆ شوفێرەکە کە مۆڵەتەکەی وەگردێتە ناو سەجادە چۆنەتی لێخڕنی ئۆتۆمبیل
لە حقیقەتدا بەو سیستەمەی ئێمە کاری لەسەر دەکەین ڕاستە لە ڕووی پراکتیکیەوە تەواوە بەڵام ئەگەر لەگەڵیدا پەروەردە و ڕاهێنانێکی چۆنێتی مامەڵەکردن لە شەقامدا لەگەڵ نەبیتن پێم وایە ئەو جەنجاڵی و ئەو چێشمی کە دروست بووە بەشێکی دەگەڕێتەوە سەر ئەوەی کە لە کاتی وەرگرتنی مۆڵەتدا بایەخ نادرێ بەوەندەی کە ئەو شوفێرە یاخود ئەو کەسەی داوای مۆڵەت دەکاتن ڕای بهێندرێتن کە لە جادەدا مافەکانی چییە ئەرکەکانی بەرامبەری چییە شوێنی سوڕانەوەی چییە یعنی پێویستی هەیە ئەگەر زۆر بگەڕێینەوە کاتی خۆی بۆ ڕاهێنان دەبوو ئەوانەی کە مۆڵەتیان وەردەگرت 15 ڕۆژ لەسەر شەقامدا لە تەک مرور بوو ئەستا باە بوو ئەوەی بیزانی باە چۆن سیارە هاتوو چۆ دەکاتن ئەمانە دەبووە پەروەردەیەک کێشەکەی ئێمە لە ئەوە دروست نەبووە ینی لەسەر سیستەمەکە کێشەکە گرفتەکە لەسەر پەروەردەکردنی شفێرەیە بەڕاستی و ئەو سیستەمەی لێرەش پێی ڕەو دەکرێتن لە ڕووی پراکتیکیەوە وەک وتم بۆ مۆڵەت وەرگتن ینی چۆنێتی لێخوڕین و ڕاگرتن و چۆنە گەراجکردن و سوڕانەوە ئەوانەیان تەواوە بەڵام ئەوی تریان ئەم لایەنە کەم کوڕهێنێ بۆ شوێر و هەز دەکرێ شوفێر وەکو پێویست پابەند نابیتن کە بە ڕێنمایەکان و سیستەمەکانی هاتوچۆ دەگەڕێتەوە بۆ ئەو لایەنە و کەم ئەم باس بکە وەرگرتنە مۆڵەتە شۆفێری ئاسانە یان نە وەک باسم کرد لە ڕووی پراکتیکیەوە تۆزە قورسایی تێدایە لە ڕووی سوڕانەوە ئەوش بە خلالی مانگە دەتوانی هەر کەسێک بیتن هەر کەسێک دەتوانیتن دەری بێنیتن ئام بەڵام ئەوەی کە دەمینێتەوە ئەساسی پەروەردەکردنی تی کە لە ناو جادە چۆن سیارە لێ دەخوڕیتن ئەم لایەنە پێویستە بایەخی پێ بدرێتن دیتنا تا شۆفێرن ژن پابەندم بڕێنمان هاتنەوە چۆنە یاژی زەڵام ئەمە ناکرێ بکرێتە پێوەردا بندرێتن ینی دەگەڕێتەوە بۆ کەسەهاتیەکان بەڕاستی زۆر جاروەیە من شوفێریم کردێ لە تەک من ئافرەتاتێ زۆر لە من خێراتر تێ بڕە یعنی ئەوە زۆر ناکرێ برێ قیاز بکەی بەڵام ڕێژەی پیا و لەکو شوفێر زیاترە لە ئافرەت ئەوە حاڵەتە لەمی دەبینی کەمتر سەر پێچی ئافرەت دەبینی ئەویش کەمتر دەگەڕێتەوە سەر ئەوە ئەگەرنا هیچ جیاوازیەک نییە دیتناتە شۆفێر پابەندم بڕێنمان هاتنەوە چۆنە یان نە سەرەتا زۆر سپاسان دەکەن لەوە چاوپێکوتنەی بەنسبەت وڵای هاتوچۆ بەڕاستی ئەمن وەکو شۆفێرێکی تەکسی و لە دایرش داوام دەکەم بەڕاستی دەبینم زۆربەی شوفێران کەمتەرخەمن لە سیاقەت دەبینم زۆر بەڕاستی لە شەقامەکان دەبینم زۆر سەرپێچی دەکرێت بە تایبەتی ئەوانێک کە سیاری جامڕۆژ و ئەوانیان پێەیە بەس بە حقیقەت برادرانی هاتوچۆی هەولێر بە تایبەتی هەولێر بەڕاستی زۆر باشن لەگە شوفێرە gelek cara dibînin yani hindek ji sêran camêwan reşe yan jî ala pêvetkanan jî risim aya û digel yasa ڕاستی بەڕاستی ئەوە شتێکی زۆر نەشیاوە شتێکی زۆر نەگونجاوە بەڕاستی حقیقەت لازمە بەڕاستی بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر سەرپێچی ئەوانەی کە سەرپێچی دەکەن لە بواراندا ئەوانەیە کە ئەتوو باسییان دەکەی بەڕاستی بە حقیقەت حەقوەیە سزایان بدەن لەبەروەی شتێکی زۆر ناشیرنە ئەمە الحەمدولillah وڵاتە چین با بەرەو سەربەخۆیی دەڕۆین وڵاتەکەمان بەرەو جوانی دەڕوە و حقیقەت لازمە ئەو شتانە ڕێگری لێ بکرێت وڵی نازانم ئەوانش على ئەساس هەر کەسە تعبیر لە بۆ چوونی خۆی دەکات احتیمالی هەیە ئەو کەسە سەر بەلایەنێک بی یان کەسێکی لە پشتە لێ جامی ڕەش کردیە و بیارە بێم نەتە یاخود لە شوێنە چوە دەوام دەکا بێم نەتە لە بەڕێوەبەراتی هاتوچۆ ئەوانە لە هاتوچۆ ئێکابرای پۆلیسی هاتوچۆش چی لێ بکە پڕ بەسەرەی ڕۆژە هەتاوە لەبەر ئەو گەرمایی لەبەرەوە هەتاوەی ڕۆژەی دەدا بە سەرما بە گەرما بەڕاستی احتیمالی هەیە ناتوانی سزای بدا لەبەرەوەی ناتوانیتن ئەگەر چی احتیمالە کابرا لۆم باز نەکردی لەوانەیە سەر بە شوێنێک بی یاخود یان کەسەکی لە پشت بی یاخود هەویەکی وای لەبەر چییە بەس هەویەکەی نیشان دەدا کابرا ناتوانانی
لێرەدا یعنی یاسانینە کەس تطبیقی یاسانە یاسا هەیە وەکو پێم گوتی یاسا زۆرە بەس بەڕاستی ئەوانە نازانم دیارە ئەوانە نابی ئەگەر یاسا هەبیتن و کەسێک بیتن سەر پێچی بکەتن سەر لایەنێک دی بیتن یعنی هەویە خۆبوون منە دەرپێخیتن یاسا لە سەروی نەهێتە تطبیقکردن چاوا دەبیت ئەوەی من دیتم دوێنێ شەو لە تەلەڤیزیۆنەکان یەک لەو تەلەڤیزیۆنانەی دیارە بەڕێبەراتی هاتوچۆ دەیەوێ سزای ئەو کەسانە بدەن سیارەشی زۆریشان ئەوزامێ دەست کردیا ئەمە دەست خۆشیانی دەکەین بەس لازمە زیاتر بەڕاستی چاوکراوە بن. وەکو دەهێتە دیارکردن کۆپێگیری برێنمایەن هاتنە چوونێ دێ شۆفێران ji gelek ئاریشان قورتالکەتن و هەروەسا گیانە وڵاتیان jî دەهێتە پاراستن ئەلڤێرە jî ئەم گەشتینە دیمایکە خەلکا vê hefteyê ta hefteyeka dî û babetekî dî ji bernamê derbarîn bimînin bi xêr bi xatira hewa.